دایک لە ماڵەوە پەروەردەکارە، پەروەردەی مناڵەکانی کات، بەخێوکارە، مامۆستایە، مناڵەکانی فێرەکات، و هەندێک جار معالیجە، دەرمانی شەیە بە مناڵەکانی، و ڕێنماییکاری دەرونیە بۆ مناڵ، و منەظیفە هۆکاری پاک و تەمیزی ماڵ و مناڵەکانێتی. پاشان مەئوا و جێی ئارامگەی هاوسەرەکەشێتی. ئەگەر سەیری بکەی لە ماڵەکەی خۆیە 7 بۆ 8 کارەکات کە هەر یەکە لە دەرەوە وەزیفەیەکی سربەخۆیە، کەچی وایان فێر کردووە کاتێک کە لە ماڵەوەیە لێ پرسن کارەکەی ئەڵێ نەخێر من کار ناکەم، ژنی ماڵەوەم. وایان لێ کردووە بە زمانی خۆی دان بەوە بنێت کە ئەم کار ناکا، کەسێکی عاتڵە لە کار، لە کاتێکە 7 بۆ 8 کاری وەزیفی دەرەوە ئەنجامەدات. و بە هەمان شێوە باوک هۆکاری پەیاکردنی ڕزقە، ئەچێتە دەرەوە کار و کاسبی ئەکات بۆ ماڵ و مناڵی. و هەروەها کارێکی تری ئەوەیە کە قەڵغانە، ماڵ و مناڵی دەپارێزێ لەو هەڕەشانەی کە ڕووەکەنە ماڵەکە. باوک بەرەنگاری ناڕەحەتیەکانە بێتەوە، کەمێکش لەگەڵ دایکەکانە کاری پەروەردە ئەنجامەدات. ئەگەر بەراوردێک بکەین، ئافرەتەکان کارەکانیان زۆرترە و کارەکانیان قورسترە و کارەکانیان مەزنترە. هیچ یەک لە کارەکانی ئافرەتان و پیاوانیش تەشریف نین، بەڵکو تەکلیفن، واتە کاری ناڕەحەتن. ئەم دوانە دەبێ وەکو مۆم بسووتێن و تیشک و ڕووناکیان بۆ مناڵەکانیان هەبێ. باوکەکان لە دەرەوە لە کارەکانیان بێزارن، بەڵام تەحملی هەموو ناڕەحەتیەکانەکەن و تەحملی مامەڵەکردن لەگەڵ خەڵکانی وا ئەکەن کە ئەگەر کارەکەیان نەبوایە وەک ئەڵێن ئامادە نەبوون مەرحەباشیان بکەن، بەڵام لەبەر بژێوی ژیان و ماڵ و مناڵیان بەرگەی ئەو پەیوەندیە ناڕەحەتانە ئەگرن کە بەهۆی کار و کاسبیەکانیانەوە تووشیانە بێ. و بە هەمان شێوە دایکەکان کارەکانیان زۆر زۆر قورسە. بۆیە لە بنەمە هەرە سەرەکیەکانی خێزان قوربانی دانە، دایک و باوک دەبن بە قوربانی. کچ و کوڕ تا هاوسەرگیریان نەکردووە مۆمێکی دانەگیرساون، بەڵام دوای هاوسەرگیری دا ئەگیرسێن ئیتر دەتوێنەوە بۆ خەڵکانی تر. کەواتە کاری دایکان و باوکانیش کاری ناڕەحەتن، کاری قورسن. و کاتێک دیقە دەدەین کاری دایکان ژنان قورسترن و فراوانترن و مەسئولیەتەکەشی گەورەترە، کەچی وایان وێنا کردووە کە پیا و کارەکات و ژن لە ماڵەوە بێکارە. هۆکاری بڵاوکردنەوەی ئەم تێڕوانینە خودی ژنان خۆیانن، چونکە کاتێک لێ پرسی کارەکەی یاخود نەڵێن کار ناکەم من ژنی ماڵەوەم، لە کاتێکا وەگوتمان 7 بۆ 8 وەزیفەی دەرەوە لە ماڵەوە ئەنجامەدات. ژنان خەڵەتێنران بە بیانووی داواکردنی مافەکانیانەوە مافەکانیان لێزەوت کرا. بیانووی داواکردنی مافەکانیانەوە کارەکانیان بە کەم و بێقەدر سێر کرا. پیانوتن ئەم کارانی ئێوە ئیکەن کاری بچووکن، کاری بێقەدرن، کاری بێقیمەتن، بۆیە بۆ ئەوەی هاوشانی پیاوان بن وەرن بچنە دەرەوە. لە کاتێکە ئەو کارانی کە لە ماڵەوە ئەیکەن هەمان کارن کە لە دەرەوە پێیانەدەن، بڕێک پارە لە بەرامبەری وەرئەگیرێت و پێیانەڵێن خاوەن کار. ئەگەر هەڵوێستەیەک بکەین بڵێین ئەگەر ئافرەتان ئەم کارانی خۆیان نەکەن و یاخی ببن لە کارەکانیان، چونکە ئەم کارانە بچووکیانەکاتەوە لە کەسایەتیانەدا و نایان گەێنێتە ئاستی پیاوان، دەبێ بڵێین باشە ئەم کارانی کە ئێستا ژنان لە ماڵەوە ئەیکەن
بیدەین بەچێ؟ ئایا ئەکرێ بڵین ئەم کارانە ئیتر ئەبێ پیاوان بیکەن؟ چونکە ئێمە هەر ئەو دوانەمان هەیە، ئەگەر ژنان نەیکەن دەبێ پیاوان بیکەن. ئەگەر پێتان وایە کارانێکی بێقیمەت و بێقەدرن، چۆن داوا ئەکەن بدرێ بە پیاو؟ لەو کاتەیە هاوکێشەکە پێچەوا نابێتەوە، بۆیە ناعەدالەتێکە هەر بەردەوامە بێ کاتێ باسی عەدالەتەکەن. پاشان ئایا ئەگەر ئەم کارانە کاری خراپ و بێقیمەتن و ژنان پێویستە بێنە دەرەوە کارانێک بکەن کە شەرەفمەندیانەکە هاوشانیانەکە لەگەڵ پیاوە، دەبێ بڵین هەر یەک لەو کارانی کە لە ماڵەوە ئەنجامتان داوە نابێت لە دەرەوەش بێنجامی بدەن، چونکە کارێکمان نییە لە ماڵەوە لە قەدر و قیمەتت کەم بکات، بەڵام ئەگەر هەمان کار لە دەرەوە ئەنجام بدەی پێی شەرەفمەند ببی لەبەر ئەوەی لە بەرامبەرا تۆزێک پارە وەرەگری. ئەگەر پاکردنەوەی ماڵەکەت بێقەدرکردنی تۆیە، نابێ لە دەرەوە ڕازیش بی کارێک بکەی کە کاری پاکردنەوە بێ. ئەگەر مامۆستایەتی بۆ مناڵەکانی خۆت بێقەدرکردنە، نابێ لە دەرەوەش بە مامۆستایەتیەک ڕازی بی کە بۆ مناڵی خەڵکی بکەی. ئەگەر پاکردنەوەی مناڵەکانی خۆت بێقەدرکردنە، نابێ لە دەرەوەش ڕازی بیت لە داینگە کار بکەیت. ئەگەر لە ماڵەوە خواردن لێنان عیبەیە و ئەرکە بێقەدرتەکە، دەبێت ڕازی نەبی لە دەرەوەش شێف بی. لەم کاتەیە کە ئیشەکانی ماڵەوە لە خۆت بگری لە دەرەوە تۆی ئافرەت بێ ئیشەمێنیتەوە. یخۆ هەمووی نابێ بەوە زیرە و ئەندام پەرلەمان، هەر ئەو کارانە هەیە. کەواتە ئافرەتی ئێمە خەڵەتێنراون بە بیانووی داواکردنی ماف، ئەو مافانش کە هەیانە زەود ئەکرێ. ئەڵێت بڕۆ کارێک بکە لە دەرەوە بۆ منەتی پارەی پیا و هەڵئەگری. لە کاتێکە خوای گەورە پیاوانی ئیجبار کردووە غەسپەن لە سەریانە پارە بدەن بە هاوسەرەکانیان و بۆشیان نییە منەت بکەن، چونکە ئەو ژنە لە ماڵەوە کاری 8 کارمەند بۆ پیاوەکەیە کات. پیاوەکەی هەر هیچ نییە کاتێک کە ژنێکی خزمەتگوزاری بەڕەوشتی پەروەردەکار لە ماڵەکەیانە بێت. فێریان کردووە بڕۆ لە دەرەوە دەست لە خاوەن چێشخانەیەک پان بکەرەوە، ئەمەیان شەرەفمەندیە، بەڵام ئەگەر مێردەکەت پارەت بداتێ ئەوە تۆ لە کەدارە بیت. فێریان کردووە تۆ کەسێکی لاوازیت، بۆیە ئەم بێڕێزیانت بەرامبەر ئەکرێ. لە کاتێکە تەنها ئافرەت خۆیەتی خۆی بە لاوازە بینێ، ئەگەرنا جەستەی پیاو لە کۆمەڵێک لایەن و بوارەوە بەهێزە و جەستەی ئافرەتیش لە کۆمەڵێک لایەن و بوارەوە بەهێزە کە بە هیچ جۆرێک بە پیاوەکان ناکرێ. بە نمونە ئەزانین شان و بازووی پیاوەکان بەهێزترە، بەڵام گومانیشمان نییە لەوەی کە چی پیاوی دنیا هەیە بیهێنی بەرگەی مناڵبوونێک ناگرێ. لەو کاتەیە ژنانن کە زۆر بەهێزترن. ئەگەرەتەوێ هێزی پیاوان و ژنانت بۆ دەربکەوێت، دەخۆلک مناڵێک بخەرە باوەشی پیاوێکەوە، بزانە چەند بێتەحەمولە، چەند زوو دەستبەرداری مناڵەکە بێ ئەیداتەوە دەست دایکی، لە کاتێکە ئەو دایکە بە دەسەعات ئەو مناڵی خۆی لە باوەشەگرێ. لەو کاتەیە بۆمان دەرەکەوێ ئەو دایکە زۆر بەهێزترە. بۆیە ئەگەر کاری ئافرەتان لە ناو ماڵەکانە بێقەدر و قیمەتیانە کات، ئایا چۆن داوا ئەکەن ئەم کارانە پیاوان بیکەن؟ پاشان ئەگەر کاری ژنەکان لە ماڵەوە یان کاری دایکان لە ماڵەوە کارێکی بێقەدر و قیمەتە، چۆن ڕێگا بە خۆیانەدەن لە دەرەوە هەمان کار بکەن بەرامبەر بە بڕێک پارە؟ سوێن بە ئەڵڵا، بە چاوی خۆم لە یەکێک لە مەتاڕەکانە بینیم ئافرەتیان لە دەرگای تەوالێتەکان دانابوو. هەر کەسێک ئەچووە ژوورەوە و ئەهاتە دەرەوە، ئەم ئافرەتە ئەبوایە نێڵێ کەسی دووەم بچێت تا ئەچێتە ژوورەوە سەر سیفۆنە غەربێکە بسڕێ بە موعجیزە، تۆزێک بۆن بڵاو کاتەوە و بێتەوە دەرەوە. کەچی مافی ژنان بەمەیان ئەڵێ کار، بە ئیشی ناوماڵ ئەڵێ بێقەدرکردن. ئەگەر لە ماڵەکەیە ماڵ پاک بکاتەوە پێی ئەڵێن بێقەدرکردن،
بەڵام ئەگەر لە غەس